نووسەر و گوتاربێژ و خاوەنکار جیمڕان دەڵێت ئەگەر کەسێک بە ڕێگایەکی هەڵەدا بڕوات پێویستی بەوە نیە هانی بدەیت بۆ ئەوەی خێراتر بڕوات، ئەوەی ئەو پێویستی پێێتی پەروەردە و تێگەشتە بۆ ئەوەی ڕێگاکەی خۆی بگۆڕێت بۆ ڕێگایەکی دیکە. لە واشنتن دیسیەوە سڵاوی زایاڵەی داهێنانتان لێبێت. زنجیرە درامای ئەمریکی خۆشەویستی و مەرگ شێوازێکی جیاواز و هەمەڕەنگی کاری سینەمایی و تەلەڤیزۆنیە. چەندین کارکتەری بەناوبانگ و بە ئەزموون لەم درامایەدا ڕۆڵی گرنگیان هەیە. سەبارەت بە ناوەڕۆک و چیرۆک و کاریگەریەکانی ئەم درامایە کۆمەڵێک چاوپێکەوتنی گرنگمان بۆ ئامادەکردوون. ئەلیزابێت ئۆلسۆن و جەیسی پلیمۆنز ڕۆژی چوارشەمە لە 26 مانگی چواردا لە لۆس ئانجلس بەسەر فەرشە سوورەکەدا ڕۆیشتن بۆ یەکەم نمایشی زەنجیرە نوێەکەی عیشق و مردن کە لەسەر بنەمای چیرۆکی ڕاستەقینەی مۆنتگۆمێری و کوشتنی خۆشەویستی هاوسەرەکەی دروست کراوە. بەختەوەر بووین کە چەند هەفتەیەک پرۆڤەمان هەبوو لە ئۆستۆن کە زۆربەی کاتەکان وانە. دەزانی هەندێک جار ڕۆژێک یان دوو ڕۆژ پێشەوەی دیمەنێک وێنە بگرێت چاوت بە هاوسەرەکە دەکەوێت. بۆیە بەڕاستی خۆش بوو توانای ناسینی کەسەکە کەمێک پێشەوەی بچینە ناو هەموو پرۆژەکەەوە کەمێک باشتر یەکتر بناسین شتێکی باش بوو. بەڵێ چەند شتێک هەبوون کە بەو شێوەیە بۆ ئێمە کاریگەریان هەبوو. کاتێک گوێت لەو جۆرە چیرۆکانە دەبێت وەک سەردێڕێک یان لە یەک دوو ڕستەدا بەڕاستی پێم وایە ئاسانە خێرا دەستنیشانکردنی کارکتەرەکان یان حکومدان. پێم وایە ئەو چیرۆکەی هەوڵ دەدەین بیگەڕینەوە بەڕاستی باس لە هەموو ئەو شتە بچووکانە دەکات. بڕیارە بچووکەکان کە ئێمە وەک کۆمەلگا دەیدەین وەک تاکە کەسێک کە بە تایبەتی لەم ساتەدا کە ئەزمونێکی زۆر کارەساتبار دەکەین کە ڕەنگە دەکرا بە ڕێگایەکی تردا بڕوات ئەگەر تەنها یەک بابەت جیاواز بووە. بەم شێوەیە کارەساتێکی ئەمریکیە و هەوڵی هەمووانە لەم شارۆچکەیە کە هەوڵ دەدەن. بۆ ئۆلسۆن چیرۆکی ئەم زەنجیرەیە چیرۆکێکە دەربارەی کارەساتێکی ئەمریکایی. دڵنیا نیم هەرگیز بەڕاستی ناچمە ناو پرۆژەکانەوە بۆ هیوایەی کە من چیم دەوێت ئەوەی من دەمێت ئەوەیە خەڵق هەستی پێ بکەن یان بیری لێ بکەنەوە. بەڵام پێم وایە ئەوەی کە بەلای منەوە سەرنجڕاکێش بووە ئەو بووە کە چیرۆکێکە دەربارەی ساتەوەختێکە کە بەشێکە لە تەواوی کۆمەڵگەیەک. هیوادارین خەڵق بە ناکۆکی و بەبێ هیچ شتێکی دیاریکرا وەری بگرن وەک خراپەکار یان حکومدار بەسەریدا. پێم وایە ئەوە خەمێکی گەورە بوو بۆ هەموو تاکە کەسێکی بەشدار لەم نمایشەدا و لەم چیرۆکەدا. ئۆدری فیشەر دیزایانی جلوبەرگەکەی کردووە. دەزانی ئێمە پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی جۆرێک لەم دیمەنی پات مۆنتگۆمێری دروست بکەین. بەڕاستی ئەو زۆربەی کارەکانی ئەنجامدا من تەنها جلەکانم تاقی کردەوە. بەڵام تاو کاتە من هەموو پۆشاکەکانم پۆشی وەک بارۆکە جلوبەرگ و ماکیاژ و پاشان چاویلکەکەم لە چاو کرد. ئەستم بە ئاسوودەی کرد کە خۆم لە یاد دەکەم و دەبم بە پارت. بۆیە بەڕاستی بەهێزێکی گەورەوەی یارمەتیدا. ئەکتەرەکە هەنگاو دەنێتە ناو زەنجیرە تەلەڤیزیۆنیەکەوە بۆ ئەوەی مۆنتگۆمێری لە یەکەم ساتە وەختەوە کە دەچێتە ناو پەیوەندی خۆشەویستیەوە لەگەڵ هاوسەرەکەی کە لەلایەن پۆلیمۆنسەوە وێنا دەکرێت تا دوای کوشتنی بێتی گۆر بەردەوام دەبێت. من لە ڕاستیدا بەخواستی خۆم لێرە دەرنەچوون. هەستم بەوە نەکرد کە دەتوانم لی دەربچم تاوەکو و تەواو بین. لە ڕاستیدا کەمێک زیاتری خایەند پێم وایە بەهۆی چیرۆکەکەەوە و لەسەر بنەمای چیرۆکێکی ڕاستەقینە بوو. بەڵام من منداڵی بچووکیشم هەیە بۆیە هیچ شتێک وەک ئەوە نییە منداڵەکانت وا فێر بکەی کە ئامادە بن لەبەر ئەوەی ئەوان دەیکەن ئەوەیە کە دەیخوازن. باشە پێم وایە کاتێکی چیرۆکی ڕاستەقینە دەگێڕیتەوە کە لەسەر کەسانی ڕاستەقینەیە دەبێت لێکۆڵینەوەیەکی زۆر بکەیت و ڕێزێکی زۆر نیشان بدەیت. هیوادارم کە ئێمە بە هیچ شێوەیەک ئەم چیرۆکەمان شکۆمە نەکرد بێت. هیوادارم وانە بێت بە هەمان شێوە وێنەی قوربانیەکانیشمان نەشێوان دەبێت. ئەمەش زۆر جار ڕوو دەدات. مەبەستم ئەوەیە ئەمە دۆخێکی کارەساتبارە کە دەزانی دووژن لەم شەڕەدا بوون و یەکێکیان مرد. ئەوەش ترسناکە. بەڵام ئەمە بەڕاستی کارکتەرێکە کە لە کات دەڕوانێت بەڕاستی کە سەیری کارکتەرەکانم کرد
ئەوە سەرنجی ڕاکێشام. لیزی ئۆلسن گاڵتەنیە، یەکێک لە باشترین ئەکتەرەکانە کە تا ئێستا لەگەڵیدا کارم کردووە. ئەو پێشەگەرەیەکی بێهاوتایە و ژمارەیەکە لە کاتی وێنەگرتندا. دەزانی ئەو هاوتای پیشەیە و کارامەیە، ئەو خۆیەت و کەسێکی ناوازەیە. فیلمەکە باز لە مۆنتگۆمێری دەکا کە ژنێکی ماڵەوەیە و خەڵکی گوندە و خەڵکی شاری وایلی ویلایەتی تەکساسە و پەیوەندی خۆشەویستی لەگەڵ هاوڕێی هاوسەرەکەی دروست دەکا وەکو هەوڵێکی بێکێشە و زیان لەگەڵ هاوسەرەکەی دەردەکەوێ تا ئەو کاتەی تۆمەتبار دەکرێ بە کوشتنی خۆشەویستی هاوسەرەکەی کە 41 فیشەکی پێوە ناوە. پڵێمۆنس دەڵێ دروستکردنی هارمۆنیات لەگەڵ ئەو ئەستێرە سینەماییەدا سەخت نەبووە. زۆر بەدەگمەن ئەو ئەستێرە سینەماییانەی هۆلیوود کە خەڵاتی ئۆسکاریان وەرگرتووە خەڵاتی فیستیڤاڵی کانیش وەردەگرن. مایکل داگلاس خەڵاتی ڕێزەنانی پاڵمی زێڕینی کان وەردەگرێت. ئەو دەڵێت ئەم خەڵاتە ئەوم بیردەخاتەوە کە سینەما تەنها نمایشکردن نییە بەڵکو ئەفسونێکی جوانی کۆشش و تواناکانە. ئەستێرەی ناوداری هەڵیوود مایکل داگلس خەڵاتی فستیواڵی فیلمی کەن واتە خەڵاتی پاڵمدۆری پێدەبەخشرێت و بەم شێوەیە ژناوی ئەم ئەستێرە بەناوبانگە دەخرێتە سەر لیستی درێژی خەڵاتەکانی ئەم ساڵی فستیواڵی کەن. ڕێکخەرانی گەورەترین نمایشی سینەما ڕێکەوتی سێی ئەم مانگە ڕایانگەیان کە لە ئاهەنگی کردنەوەی فستیواڵەکەدا لە 16 مانگی 5دا ڕێز لە ئەستێرەیەکی بەناوبانگ دەگرن کە تا ئیستا 2 جار براوەی خەڵاتی ئۆسکار بووە. ئەمەش وەک ڕێزێک بۆ کارە درەوشاوەکانی و هەروەها بۆ بەشداریکردنی لە بواری سینەمادا. داگلسی تەمەن 78 ساڵ بە ئەستێرێکی جێواز ناسراوە کە چەندین نواندنی هەمە چەشنی پێشکەش کردووە. لەوانەش نواندن لە فیلمەکانی وەک The China Syndrome، Basic Instinct، Falling Down، Behind the Candelabra کە هەموویان لە کەن نمایشکراون. داگلس کە بە فیلمەکانی واڵستریت و Fatal Attraction ناسراوە لە کاتی فستیواڵەکەدا بە دڵێکی خۆشەوە گوتی لە یەکەم جارەوە لێرە لە ساڵی 1979 بۆ فیلمی The China Syndrome تا دوای نمایشی یەکەمی فیلمی Behind the Candelabra لە ساڵی 2013 فستیواڵەکە هەمیشە بیرم دەخاتەوە کە ئەفسونی سینەما تەنها لەوەدا نییە کە لەسەر شاشە دەیبینن بەڵکو لە تواناکانیدایە بۆ ئەوەی لە سەرانسەری جیهاندا کاریگەری لەسەر خەڵک هەبێ. براوەکانی پێشووی ئەم خەڵاتە بریتین لە دەرهێنەری کۆچکردووی فەڕەنسی ئاگنێس ڤاردا و ئەکتەری ناوداری ئەمریکی جودی فۆستر. فستیواڵەکەی ئەمساڵ کە 76مین خولی فستیواڵەکەیە لە ڕۆژی 16ەوە تا 27 ئەم مانگە بەردەوام دەبێ. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. لە کارێکی هاوبەشی هونەری ئیتاڵی لە شارۆچکەی سیتا دی کاستێلۆ شاکارێک وەک دیاری بۆ شار چارلسی سێمی بەریتانیا بەرهەم دەهێنرێتەوە. کۆپێکی وردی کتێبی شەهید بوونی ساند سپاستیان لەلایەن هونەرمەندێکی سەردەمی ڕێنیسانسەوە دروست کراوە و لەلایەن کۆمەڵێک پسپۆڕی شارەزاوە ڕەنگ دەکرێتەوە. لە کارگەهێکی لە باژارێ ئەمبەریان لە ئیتالیا کار لەسەر شنو بە دروستکردنا تابلوێ بە ناوێ مارتیردۆم ئۆف سێنت سەبستیان تێکردن یە هونەرمەندی ئیتالی لوکا سیگنۆرێلی. ئەم تابلۆیا شەهیدبوونا سان سیباستیان یا سینگۆرێلی چێدکن کۆ دێژ بۆ شاه چارلز وەرە بەخشکردن. ما ئەف کار هەلبژارد ji ber ku li Londonê li galeriya niştîmanî tabloyeke heye ku beşek jê karê Signorelli ji bo Sita di Castello çêkiriye. Ev tîm paneleke bikardînî bۆ drûstkirina karekîniyê hunerî, bikairînana şêwazekînî yê ku tê nasîn bi piktografî. Kar dê yek bi yek ji nû ve were çêkirin ew nêzîkî 2.9 metre dirêj e. Ji ber vê yekê daxwaziyeke gelek li ser vî projeyî heye. Bi taybet ji ber ku ew bi heman teknîkên ku Signorelli ji bo drûstkirina karên xwe yên resem bikar aniye tê çêkirin. Luca Signorelli نیگارکێشێکی ناوەڕاستێ سەد ساڵە بازدانیە ئوسکانی بوو و قوتابیە پیرو دێلا فرانسیسکا و نیگارکێشێکی ئیتالیە سەردەمێ دەستپێکی ڕێنەسانس بوو. Ev kar ji du beşan pêk tê. Beşê teknolojîk û pênc ji sedî ji hemû kare û ya bi destan ku teknîkên berê
تێنە بکارئانین. بهای هر پارچه که هنری دهت دست نشان کرن به گرنگی کار رسن، هنرمند او علاوه هاتین بکار اینان. بو نمونه اگر برنگ سروشتی ین وکلا پسلازولی ین افغانی هات بنا بکار اینان بهای ود زیده تر بید. لوکا سینیورلی چندین کارندن لسیتا د کاستیو چکرنا به تایبەتی The Adoration of the Shepherds کو لناوا دیرا سان فرانسیسکو دابو و نها لگالریا نشتیمانیا لندنیه. د 25 سالن بوریدا کارگه چندین کارن هنری بو بکران سرانسری جهان جنوب چگرینه و بر همین وال چندین موزخانهان این نافودنگ جهان هاتین نیشاندان. هاتین مای دنگ امریکا. دارای کتێبفرۆش ساڵانێکە خزمەت بە کتێبخانەی کوردی دەکات و خاوەنی یەکێکە لە کتێبخانەکانی شاری سلێمانی. دارا تاکە کەسە لە شاری سلێمانی کە بەشێک لە کتێبخانەکەی تەرخان کردووە بۆ خواستن بۆ خوێندکاران و گەنجان کەمە بەزلی هاوکاریکردن و هاندانیانە بۆ خوێندنەوە. هاوکات یارمەتیدەریش بووە بۆ چاپکردن و بڵاوکردنەوەی چەندین پەرتووکی جوان. دارای کتێبفرۆش ناوێکی دیار لە کتێبخانەی کوردیدا کە زۆربەی خوێنەران و ڕۆشنبیرانی شاری سلێمانی سەر و سەودایان لەگەڵیدا هەیە. ئەو ساڵانێکە لە ڕۆژنامە فرۆشیەوە دەستی پێ کردووە و ئێستاش خاوەنی یەکێک لە کتێبخانە گەورەکانی ئەم شارەیە. ئەو لە پاڵ خۆشەویستی بۆ کارەکەی نیگەرانە لەوەی کە خوێندنەوە نەبۆتە کەلتور لە کۆمەڵگەی کوردیدا. تقریبینەوە بۆ 8 ساڵە ئەم شوێنەم هەیە وەکو شوێنێکە بتوانم خزمەتی تیا بکەم. خزمەت بە خوێنەر بکەم. خوێندنەوە نەبووتە کولتورێک لە ناو کۆمەڵگای ئێمە ئەویش بەهۆی تەئسیری بەناو نوخبە و بەناو خوێنەوارەکانی ئێمە کە نوخبە و خوێنەوار و نووسەرەکانی ئێمە گەورەترین تەئسیریان هەبووە لەسەرەوەی کە بارودۆخی کوردستان بەم ڕۆژە گەشتووە. لەگەڵ ئەوەی کتێبخانەی کوردی هەژار نییە لە سەرچاوەی کتێب بەڵام کەمی خوێنەری کوردوای کردووە ڕۆشنبیران بیر لە چەندین میکانیزمی جیاواز بکەنەوە بە مەبەستی هاندانی هاوڵاتیان بۆ خوێندنەوە. بە بۆنەی ڕۆژی جیهانی کتێبیشەوە لە پارکی ئازادی لە شاری سلێمانی چەندین بەرهەم نمایش کراون کە خوێنەر دەتوانێت لەگەڵ ئەو بەرهەمانەی کە خوێندوویەتیەوە ئاڵوگۆڕیان بکات. ڕێخەرانیش دەڵێن ئامان گیانە لەو ڕێگەیەوە کتێب و خوێنەر لەگەڵ یەکتر ئاشت بکەنەوە. من پێم وایە ئەم پرۆژە و دەیان پرۆژەی تر پێویستی و زەرورێکی هەنووکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین جارێکی تر گەنجەکانمان فۆکس بخەینە سەر گەنجەکانمان لەبەرەوەی ئێستا سینی گەنجمان ئەو تەبەقەی گەنج بەڕاستی دوورکەوتۆتەوە لە مەسەلەی خوێندنەوە یان خۆڕۆشنبیرکردن. ئێمە وەکو لیژنەی ئامادەکاری ئەم پرۆژەیە پرۆژەکەمان ناوی کتێبێک بێنە و کتێبێک ببە. وەکو ئەیبینن پێشوازێکی باشی لێ ئەکرێ ئەمە وەکو سەرەتایەکە وەکو هاندانێکە بۆ ئەوەی کە گەنجان و خوێنەر ئاش بکەینەوە لەگەڵ کتێبە. دارای کتێبفرۆشیش بۆ هاندانی هاوڵاتیان بۆ خوێندنەوە بە تایبەتیش گەنجان و خوێندکاران ڕێگەیەکی تایبەت بە خۆی گرتوۆتە بەر کە بریتیە لە دابینکردنی بەشێکی سەرەکی لە کتێبخانەکەی تایبەت بە خواستن کە لێرە خوێنەر دەتوانێت لە جیاتی کڕین بە خواستن کتێب ببات و پاش خوێندنەوە بیگەڕێنێتەوە بۆ کتێبخانەکە. ئەمە ژوای کردووە کتێبخانەکەی دارا جیاواز بێت لە کتێبخانەکانی تر. وەکو کتێبفرۆشێک هاتوون بەشێکی خواستنم دروست کردووە لە کتێبخانەکەمە. هەدەفەکەم ئەوەیە ئەمڕۆ تەلەبە سەرچاوی دەست ناکەوێت و ئیمکانیەتیشی نییە بۆ بەحسێک 10 کتێب کڕێ 15 کتێب کڕی. من لێرە هاتوون بە پێی توانای خۆم بەشی خواستنم دروست کردووە بۆ هاوکاریکردنی تەلەبە. چێ هەیە لە کوردستانی عێراقا کتێب بە خواستن بە تەلەبە و بە دیلیبەریش بۆی بنێرێ. ئەمە هەدەفی خزمەتکردنە. هەرچەندە ڕۆشنبیران پێیان وایە پێشکەوتنی تەکنەلۆژیا بە یەکێک لە هۆکارەکانی لاوازی خوێندنەوەدا دەنرێت. ئەمە لە پاڵ دەیان هۆکاری تر بەڵام سەرەڕای ئەوەش چەندین کتێبخانە لە شاری سلێمانیدا بوونیان هەیە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دیاردەیەکی جوانی هونەری و شارستانی کچانی شێوەکار ئاهەنگ و بۆنە کۆمەڵایەتی و تایبەتەکان دەکەنە دەرفەتێک بۆ پیشاندانی بەرهەمە هونەریەکانیان بە تایبەتی لە هەورامان. هەفتانە لە ساڕۆژی گوندەکانە کچان بەرهەمی هونەری خۆیان نمایش دەکەن. لانا شێوەکارێکی ناوچەی هەورامانە لە فستیڤاڵ و بۆنەکانی هەورامان
بە نمایشکردنی کارە هونەریەکانی بەشداری دەکات. ئەو دەڵێت گرنگەهانی زیاتری خانمان بدرێت تا تواناکانی خۆیان بخەن ڕوو. دەرفەتێکی باشە کە کچانی خۆمان کچانی کوردستان کە بەشداری بکەن ئەم هەلە قۆزنەوە لە هەموو شوێنێکە بۆ نمونە بەشداری بکەن لە فیستیڤاڵەکانە بەشداری بکەن لە هەنێ شتا کە شمولی ئەوان بکایان هەموو توانەکانی خۆیان بخەنە گەڕ کە بتوان توانەکانیان پیشانی هاوڵاتیان بن. خانمانی شەوەکار خوێندنی ئەکادیمیان لە بواری هونەردا کردووەتە دەرفەتێک تا بتوانن بە شێوازێکی زانستی تابلۆ و پرۆژە هونەریەکانیان ئامادە بکەن. هەنێکیان کاری داڕشتنن هەنێکیان کاری ڕۆژانی خۆمانەکە لە پەیمانگا کردومانە و بەنسبەت تابلۆکانەوە سێ تابلۆ لە بەڕەنگی زەیتی بەشداریم کردووە ئەویان تەنها کاری کۆپین یان کاری فکرین تابلۆکی کەش بەشداریم پێ کردووە ئەمەی پشتەوەیە ئەگەر دیار بێت بە قەڵەم کراوە بە قەڵەم ڕەساسکە کاری هەڵکاری پێ ئەڵێن ئەم جۆرە پێشەنگایانە زۆر گرنگن و لە وڵاتێکدا ئاژین کە هیچ مقەدەساتێکیان نەهێشتووە هیچ ئومێدێکیان نەهێشتووە ئەمە چالاکیانە کە ئەکرێت لێرەیە ئومێدێکی بچووکیش بێ بە ئێمەیە بەخشێت خۆم خۆشحاڵە زار هیوادارم گرنگی زیاتر بدرێت بەم جۆرە چالاکیان. ژن وەک فیگەرێکی سەرەکی بەشێکی زۆر لە کارە هونەریەکانی خانمان لەم نێوەندەدا دەردەکەوێت جگە لە کێشە و پەیامەکانی ژنان مێژووی ژنان و پێگەی ژنان لە ڕابردوودا هەمیشە لە پێشەنگاکانیاندا دیارە. ژمارەیەکی زۆر کچی بەهرەمەندمان هەیە و ئەتوانن توانەکانیان هەڵ بقۆزنەوە بتوان توانەکانیان کە لەم لە فیستیڤاڵ بێ لە پێشانگای بتوان بیخەنە بەرچاوی هاوڵاتیان. زیاتر دەلات لە ئافرەتەکات کە چیان کردووە پێشتر خەریکی چی بوون. ئێستا لە هەڵەبجە و هەورامان بە جۆرێک ژمارەی خانمانی هونەرمەند زیاد بووە زۆرجار ڕێژەیان لە پێشەنگاکاندا زۆرینەیە هەندێک جاریش خۆشیان لە بۆنە تایبەتەکانی خۆیاندا پێشانگاکانیان دەکەنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. لە دروستکردنی ئاژەڵە زەبەلاحەکانەوە تا نمایشێکی بووکەڵەیی سەبارەت بە فریدا کالۆ وای کردووە هونەرمەندان و نمایشکارانی جیهان لە شاری گوادالاخارا لە مەکسیک کۆبکاتەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ 12هەمین فیستیڤاڵی ساڵانەی بووکەڵەکە. بووکەڵەکان بە قەبارەی مرۆڤ سەرنجی ئامادەبوانی شانۆکەی بۆ لای خۆی ڕاکێشاوە. نمایشە ڕەنگە و ڕەنگەکەی زایکۆ سیرکۆ بینەرانی هێناوەتە سەر پێی خۆیان و هاوار و سەما دەکەن. El festival tiene de origen varios objetivos. Uno de los más importantes para nosotros. هەر لە سەرەتاوە ئامانج لە فستیڤاڵەکە بۆ بەرزڕاگررتنی هونەری بووکەڵە بووە. هەروەها وا بکات کە خەڵک هەموو ئەگەرە بێکۆتاییەکانی هونەری بووکەڵە بزانن. هەروەها بۆ نەهێشتنی هەر بۆ چوونێکی پێشبەختە کە ڕەنگە پەیوەندیان بە بووکەڵەوە هەبوو بێت. ئەم ساڵ بووکەڵەکان لە سەرانسەری جیهان لەوانە بووکەڵەکانی کەنەدا و ئەرجەنتین و پیرۆ نمایش دەکرێن و جۆرە جیاوازەکانی بووکەڵە سازی بە درێژایی بۆنەکە نمایش دەکرێن. لە ڕاستیدا من حەزم لە فستیڤاڵەکەیە لە کۆدالاخارا ئێلفێستین ئەمە سێم جارمە کاتێک داوای یارمەتیەکم دەکرد بۆ ئەوەی بێم بۆ ئێرە من لەو دوایەدا ڕوونم کردەوە کە خەڵک بەڕاستی لە فستیڤاڵەکەدا ئارامن. مەگدەلینا لە ئۆترە فریدا نمایشێکی بووکەڵەی دەربارەی فریدا کالۆ هونەرمەندی نیگارکێشی ناوداری مەکسیکیە. خودی بووکەڵەکە نهێنی شاردراوە لە خۆ دەگرێت جۆرێک لە هێزی موگناتیسی هەیە کە بە شێوەیەکی سروشتی بینەر بۆ لای خۆی ڕادەچێشێت جایمە درکمان بۆ کردووە کە زۆر باش کار دەکات بە تایبەتی کاتێک دەچینە سەر شەقامەکە. بووکەڵەکان زیاتر لە کەرەستەی بەکارهێنراوە دروست دەکرێن.
فستیڤالەکە لەلایەن کۆمپانیای بووکەڵە و شانۆی خۆجێیی لۆنامۆریناوە ڕێک دەخرێت ئەوەی نمایشی سەرشەقامەکان، شانۆگەری، وەرکشۆپی گەشەپێدان بۆ بووکەڵەکان و پێشانگای بووکەڵە لەخۆ دەگرێت. ئەم بۆنە شانۆییە لە ساڵی 2005ەوە دەستی پێکردووە و هەر بە 6 مانگ جارێک ساز دەکرێت. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. ئەو هاوڵاتە یاسانیەی بۆ پاراستنی تەنبور دێتە شاری سلێمانی. ئەو دەڵێت لە پێناومانەوەی تەنبور و گەیاندنی ئەو ئامێرە فۆکلۆریە کوردیە بەنەوەکانی داهاتوو هاتۆتە ئەم شارە. ئەو خەڵکی کرماشانە و میوزیک ژەنە و ئاوازدانەرە. هاوکات خەریکی دروستکردنی ئامێری تەنبورە لە شاری سلێمانی لە ناو کارگەی کلتوری شوێنێکی تایبەت بەخۆی هەیە. لە پاڵ فێرکردنی فێرخوازاندا تەنبوریش دروست دەکات. من مهرداد مشاشەی ناومە لە دایکبوونیم لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانە. ماوەی 22 ساڵە کە خەریکی دروستکردنی سازی تەنبورم. ئەلبەتە بەر لە ئەوە خب من ژانیاریش هەم ژانیارم هەم موزیکدانەرم ئاهەنگسازم لە واقع پرۆسەی دروستکردن تەنبور لە تەنبورەکان جیاوازە. مەسەڵەن لە تەنبورە یەکپارچە هەر تەنبورێک 2 مانگ زەمان توی تا دروست بود، ولی لە تەنبورە تەرکەیی چون تەرکەکان ئامادەن و حاضرن نەهایەتەن 3 روز 4 روز نەهایەتەن هەفتەیەک فرە مەسەڵەن ئەو پەڕی هەفتەیەک ئێمە توانیم تەنبورە تەرکەیەک دروست بکەین. ئەوانە نمونە تەنبوری لیگە کە من کاسەکانی حاضر کردمە لێرە مەسەڵەن ئەمە کاسەی تەرکەییە. ئەمەیجە تەنبوری یەک تیکەس کە ئەسڵاهان هەفرە کە بە تیشە ئیمە دەریتێرین و بەرحاڵ ئەبزار و وەسیلەی خۆی دریت. ئەلبەتە تەنبور وە گشتی چەند جور ئیمە تەنبور دەریم. مەسەڵەن تەنبور خوراسانی دەریم کە دوتار بەپێویشن، تەنبور تورکمانی دەریمن، تەنبور ئەفغانی دەریمن کە ئی تەنبورە ئەسڵاهان ئی تەنبوری کە ئیمە لە ناوچەی لە کوردنشین و یارستان نشین ئیمە لە لێ ئەستفادە دەکەیمن تەنبورە تیسفونی ئەسمیە. تەنبور دەستنیشان کریا ئەڕا ذکر و مەراسم ذکر و عبادەت و مەراسمی لە ئاینی یارستان. هوکارەکەیش ئەوەسە کە دەنگی سازە، دەنگی ئامێر موسیقیە، دەنگ تایبەتی خۆی هەیە، دەنگێکی ئاسمانیە. شاعری لە کورد خۆمان جورە مەولەوی، جورە مەولەوی تاوەگوزی، جورە بیسارانی یانە و دەنگ تەنبور و معنەویەتی کە تەنبور و پێیاندەی شعر بتنە. هوکارێکی کە من هاتمە بوو باشووری کوردستان یەکی لە هوکارەکانی هەسە کە فرەتر بتوانین من سازە تەنبور بناسنی من و کۆمەلگای باشوور باوەڕم هەسە کە ئی سازە مڵک و سامان کوردە و خۆشی و پێشوازی خوبیش لە لێکردنە، پێشوازی فرە خاصێکیش لە لێکردنە. ئیشونیژە کارگای کولتوری ئەڕێ من دابین کردێ دەستیان خۆش بوو و ڕاستی بتوانین من ئەنستیتۆیەک ئەڕا تەنبور لێرە دابمەرزنی من لە شار سولەیمانی بەتایبەت بتوانین من تەنبور ئارشیڤێک ئەڕای دروست بکەین، داکیومنتێک لێرە ئەڕای دروست بکەین من و بتوانین من فرەتر لەسەر تەنبور کار بوو جوورە سامان نەتەوەیی ئەکتەر و کۆمیدیانی ئەمریکایی ویل ڕۆجەرز دەڵێت هەرگیز شارستانیتێکی ڕاستەقینەمان نابێت تا فێری ئەوە نەبین دان بنین بە مافەکانی ئەوانی دیکەدا تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵاوە.